جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەمە. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان: تێکدانی مەزاری سێ گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە جێگولان، یادکردنەوەیەک لە ئێرشاد ڕەحمانی لە گیانبەختکردوانی شۆڕشی 98، سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی سەقز و بۆکان، بانکرانی هاوڵاتیەک بۆ ئیجارەی سڵاتی سنا، سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی سنفی فەرهەنگیان لە بۆژنورد، دامەزراندنی هەزاران تەلەبە و بەسیجی لە ئامۆزش و پەروەرش، خۆپشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل و وەرگەڕانی بەلەمی پەنابەران لە کاناڵی مانش. درێژە هەواڵەکان: تێکدانی مەزاری سێ گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە جێگولان. بەپێی هەواڵی گەیشتوو ناونجەمنیەکان لە شاری جێگولان گڵکۆی سێ گیانبەختکردووی شۆڕشی ژینیانیان تێکداوە. بەپێی ڕاپۆرتە هێزە سەرکوزگەرەکانی کۆماری ئیسلامی مەزاری سێ گیانبەختکردووی شۆڕشی ژینا بە ناوەکانی ڕەزا لۆتفی، موحسێن نیازی و شادمان ئەحمەدیان لە شاری جێگولان تێکداوە. هەروەها سێ گۆڕی تازەیان لە دەوروبەری مەزاری ئەو سێ گیانبەختکردووە دروست کردووە تاکو و ڕێگەی دەستڕاگەیشتن بە گۆڕەکاندا بخەن. ڕەزا لۆتفی تەمەن 19 ساڵ ڕۆژی 28 خەرمانانی 1401 و موحسێن نیازی تەمەن 25 ساڵ ڕۆژی 29 خەزەڵوەری 1401 بە تەقی هێزەکانی ڕژیم گیانیان بەخت کرد. هەروەها شادمان ئەحمەدی تەمەن 33 ساڵ پاش ڕەفاندنی لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە لە ژێرە شکنجەی سەرکۆزگەران گیانی لەدەستا. یادکردنەوەیەک لە ئێرشاد ڕەحمانی لە گیانبەختکردوانی شۆڕشی 98. ئێرشاد ڕەحمانیان تەمەن 27 ساڵ و خەڵکی ڕەوانسەر لە ڕەوتی شۆڕشی خەزەڵوەری 98 لە شاری مەریوان لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و لە ژێرە شکنجەدا گیانی بەخت کرد. پاش دەست بەسەرکرانی ئێرشاد ڕەحمانیان بنەماڵەکەی سەردانی هەموو ناوەندە ئەمنیەتی و خەزایەکانیان کرد، بەڵام هیچ زانیاریەکیان لەسەر چارەنووسی دەست نەکەوت. یەک مانگ دواتری واتە 24 سەرماوەزی 1398 تەرمی ئەشکەنجەدراوی ئێرشاد لە بەنجاوی گاڕانی مەریوان دۆزرایەوە، لە حاڵێکدا ئێسک و پرۆسک و ددانەکانی شکابوو. کاتێک باوکی ئێرشاد تەرمی لەتکراوی ڕۆڵەکەی بینی، جەڵتەی دڵ لێدا و ماوەی 4 ساڵە نیوەی جەستەی لە کارکەوتووە و دۆخی تەندروستی نالەبارە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی سەقز و بۆکان. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕژیم سزای زیندانی بەسەر دوو شارۆمەندی خەڵکی سەقز و بۆکان بە ناوەکانی ئەیوب جەوانپور و حەسەن مەردانی دەسەپاندووە. بەپێی راپۆرتەکان ئەیوب جەوانپور چالاکی مەدەنی خەڵکی سەقز لەلایەن دادگای انقلابی ئەو شارە بە سەرۆکایەتی قازی جەواد مستەفایی بە تۆمەتی پڕۆپاگەندە دژی کۆماری ئیسلامی سزای 1 ساڵ زیندان و 15 مانگ دوورخستنەوە بۆ شاری باوی لە پارێزگای خوزستان بەسەریدا سەپاوە. هەروەها سزای 17 ساڵ بەندکرانی ئەیوب کە پێشتر و لە دۆسیەکی دیکەدا بە تۆمەتەکانی بێڕێزی بە ڕێبەری و خومەینی، هێنانە خوارەوەی ئاڵای کۆماری ئیسلامی، دروستکردنی گروپ بۆ تێکدانی یاسایشی گشتی و تەبلیغ دژی نیزام بەسەریدا سەپابوو، لە دادگای پێداچوونەوە بۆ 3 ساڵ کەم کراوەتەوە. لە لایەکی دیکەوە حەسەن مەردانی شارۆمەندی خەڵکی بۆکان لە ڕێکەوتی 19 گەلاوێژی 1402 دەست بەسەرکرا بوو، لەلایەن دادگای انقلابی ئەو شارەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیارەکانی ڕژیم بە 3 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. بانکرانی هاوڵاتیەک بۆ ئیجارەی سڵاتی سنا. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی سنا بە ناوی ئەیوب غۆڵامی بۆ ئیجارەی سڵاتی ئەو شارە بانکێش کراوە. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان، ئەیوب غۆڵامی بەهۆی چالاکیەکانی دژ بە سوپای پاسداران لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئەو ناوەندە ئەمنیەتیە بانکێش کراوە. بە پێزانیاریەکان هێزەکانی ڕژیم هەڕاشەیان لێکردووە کە ئەگەر درێژە بە چالاکیەکانی بدات، ئەوە ڕوبەڕووی سزای قورس دەبێتەوە.
خۆپیشاندانی بازاڕیان لە بەندەرگەناوە. ڕۆژی هەینی 24 مانگی سەرماوەز بازاڕیانی بەندەرگەناوە بۆ جارێکی دیکە دژ بۆ ئاستەنگیانەی حکوومەت بۆ کەسبوکاریان سازی کردووە خۆپیشاندانیان کرد. ماوەی 2 هەفتەیە کە بازاڕیانی بەندەرەکانی لێنگا، گەناوە و ڕیگ لە ناڕزایەتی بە تەرخیز نەکردنی کەلوپەلە هاوردەکراوەکانیان مانیان گرتووە و خوازیاری هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ قەدەغەکردنی هاوردنی کاڵا لە ڕێگەی بەلەمەوە بوون. لەو ماوەیەدا بەرپرسانی ڕۆژیم هەندێک بەڵێنیاندا بۆ جێبەجێکردنی داخوازیەکانیان، بەڵام هێشتا هیچ هەنگاوێکی کردەوەییان هەڵنەگرتووە و بازاڕیان درێژیان بە خۆپیشاندان و کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری داوە. بڵاوکردنی تراکت بۆ ڕێزگرتن لە یادی بەندکراوانی سیاسی لە شیراز. ڕۆژی هەینی 24 سەرماوەزی 1402 گەنجانی شۆڕەژگێری شیراز بە مەبەستی پشتیوانی لە توماچ ساڵحی و سامان یاسین تراکتیان لە نێو گەڕەکەکانی ئەو شارەزا بڵاو کردەوە. بە پێوبێنە و ڤیدۆیانێ بەدەستمان گەیشتووە کشان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی شیراز وێڕای بڵاوکردنی تراکت بە وێنەی توماچ ساڵحی و سامان یاسین دیواری شارەکەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. هەروەها لەسەر پردەکانی هاتوچۆی خەڵکی ئاساییدا بە نێریان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردووان و بەندکراوانی سیاسی هەڵواسیوە و بەو شێوەیە درێژیان بە شۆڕەشی ژنجیان ئازادی داوە. گۆڵبارانکردنی چۆمی کارون لەلایەن بنەماڵەی دنیا فەرهادی. ڕۆژی هەینی 24 مانگی سەرماوەز بنەماڵەی هەمیشە زیندوو دنیا فەرهادی چۆمی کارونیان بە یادی کچەکەیان گۆڵباران کردو بۆ جۆرە ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. دنیا فەرهادی خوێندکاری تەمەن 21 ساڵی خەڵکی ئەهواز لە ڕێکەوتی 16 سەرماوەزی 1401 و ڕەوتی شۆڕەشی ژینە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ڕەفێندرا و چەند ڕۆژ دواتری واتە ڕۆژی 24 سەرماوەز تەرمی شکنجەدراوی لە چەنی چۆمی کارون دۆزرایەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی سنفی فەرهەنگیان لە بۆجنورد. لە ڕۆژانی ڕابردوودا دەزگای قەزای ڕژیم سزای 1 ساڵ بەندکرانی بەسەر حسێن واحدی بازرسی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی خۆراسانی شۆمالیدا سەپاندووە. شۆرای سنفی فەرهەنگیان ئێران وێڕای پیشڕاستکردنەوەی ئەو هەواڵە سەپاندنی 1 ساڵ زیندان بەسەر حسێن واحدی ئەندامی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی خۆراسانی شۆمالی بە توندی شەرمەزار کردووە. حسێن واحدی ناسراو بە جاری و ژەشکانی لەلایەن زادگای ئینقلابی بۆژنوردەوە بە تۆمەتی بڵاوکردنی درۆ و تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندان مەحکوم کردووە. پڵۆمکردنی 2 کافتریای کولتوری لەلایەن ڕژیمەوە لە بەندەرعەباس. مهدی بەشارەتی سەرۆکی پۆلیسی ئەمنیەتی پارێزگای هۆرمۆزگان ڕۆژی شەمە 25 سەرماوەز ڕاگەیاند 2 کافتریای کولتوری لە بەندەرعەباس بە بیانی و ڕەشاونەکردنی یاسای حیجابی ئیجباری پۆڵۆم کراون. بە وسەی ئەو بەرپرسەی ڕژیم گەڵاڵەی کۆنترۆڵ و چاودێری یەکە سنفیەکانی ئەو پارێزگایە لەلایەن پۆلیسی ئەمنیەتەوە دەستی پێکردووە و ڕوبەڕووی هەر چەشنە هەنجار شکێنی و تووڕدانی حیجاب دەبینەوە. دامزراندنی هەزاران تەلەبە و بەسیجی لە ئاموزش و پەروەرش. وەزیری ئاموزش و پەروەرشی کۆماری ئیسلامی ڕۆژی پێنجشەممە 23 سەرماوەزی 1402 ڕاگەیاند 102,000 معەلیم و ئاخووندی تازەیان لە ئاموزش و پەروەرشدا دامەزراندووە. بە وسەی ئەو بەرپرسەی ڕژیم ئەو 7,000 معەلیمە هاوکار لەگەڵ 5,800 هێزی جیهادی و 1,300 مامۆستای پەروەردەی قورئانی و 25,000 تەلەبەی حەوزەی زانیاری مەلەکان لە ئاموزش و پەروەرشدا دامەزراون تاکو و فەرهەنگی ئیسلامی لە قوتابخانەکان لە درێژەی سیاسەتی ئینقلابی فەرهەنگیدا پەرەپێ بدەن. دامەزراندنی ئەو ڕێژەیە بەکرێگیراوە لە حاڵێکدایە کە هەزاران مامۆستای قوتابخانە بە بدیانیوی بەدواداچوون بۆ مافەکانیان و پشتیوانیکردنیان لە قوتابیان و شۆڕەشی ژینە لەسەر کار جەرکراون. هەروەها ڕژیم هۆکاری بەکردەوە دەرنەهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکانی
بۆ نەبوونی سەرچاوەی ماڵی لە ئامۆزش و پەروەرش گەڕاندوێتەوە لە حاڵێکدا بە ملیارد پارەیان بۆ پەرەپێدانی کۆنەپەرستی و خۆرافە لە قوتابخانەکاندا تەرخان کردووە. خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل. شەوی هەینی 24 سەرماوەزی 1402 سەدان کەس لە دژبەرانی شەڕ و بنەماڵەی بەدیلگیراوانی ئیسرائیلی دەستی حەماس لە شاری تەل‌ئاڤیڤ کۆبوونەوە و خوازیاری ئازادی ئازیزانیان بوون. ڕۆژی هەینی پاش بڵاوبوونەوەی هەواڵی کوژرانی 3 کەس لە بارمتە ئیسرائیلیەکانی دەستی حەماس بە فیشەکی هێزەکانی ئەرتەشیە وڵاتە، بنەماڵەی دیلەکان و دژبەرانی شەڕ لە شاری تەل‌ئاڤیڤ کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و ئازادی ئازیزانیان بوون. خۆپیشاندەران دەوڵەتی نەتانیاهویان بە هۆکاری شکاندنی ئاگربەزانی و خوازیاری دەستپێکردنەوەی دووبارەی دانوستانەکان بۆ گۆڕانی دیلەکانی هەردوو لابوون. دووە هەواڵ وەرگەڕانی بەلەمی پەنابەران لە کاناڵی مانش. ڕۆژی هەینی 24 سەرماوەزی 1402 بەلەمێکی پەنابەران لە کاناڵی مانش و نزیک لێوارەکانی فەرانسە وەرگەڕا و بەهۆیەوە پەنابەرێک گیانی لەدەستا و پەنابەرێکی دیکەش بۆ نەخۆشخانە گوازرایەوە. بە وتەی پۆلیسی فەرانسا بەلەمێک بە 60 سەرنشینەوە بەهۆی خراپی کەشوهەوا لە کاناڵی مانش وەرگەڕاوە و بەهۆیەوە پەنابەرێک گیانی لەدەستاوە و پەنابەرێکی دیکەش بۆ نەخۆشخانە گوازراوەتەوە کە باری تەندروستی ناجێگیرە. شانین باسەکە سەرنشینەکانی دیکەیەوە بەلەمە ڕزگارکراون و بۆ کەمپی هاوارەکان لە شاری کالا گوازراونەتەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.